سەر ئەم تەرحە دەوترێت کە وڵاتانی عەرەبی بە گشتی قبوڵیانە، تەنانەت لە فەڵەستینیش و ڕەوتی فەتح و حکوومەتەکەی مەحموود عەبازیش ئەمان پشتگیری لەم تەرحە دەکەن. بە بۆچوونی ئەوە ئەمان گوزارش لە چی دەکات؟ بەڵێ ئەمانە هەر هەمویان هان لە ڕکاب ئیمریکا، نەک ئیمریکا کولەن هان لە ڕکابی سەرمایەداریە. الآن غير ئیمریکا و نەتەنیاهو و ئیسرائیل حتا چین و رووسیا و وڵاتای غەربی هەر هەمویان و دەوڵەتهای ئرتجاعی عەرەبیش ئەمیانە ئیمزا کردەوە بە عنوان تەرحی سوڵح، گەرەکیانە بە جامعەی بەشەریەتی ئەم دنیایە تەحمیڵ بکەن. ئەمە شتێکە کە دیارە دەسەڵاتدارەتی ئەوان ئەسەلمێنێ، بەڵام ئینسانها و جامعەی متەمەدنی دفاع لە ئینسانیەت و لە بەرابەری و لە ئازادی و لە ئیستقلالی فلستین ئەمە قبوڵ ناکا لە مقابل یا ئەوێسێ. دیارە بڕێک تەوەقف بە وجود یێنێ، ولی هەر لەم مدەتا دیسان ئێعترازات، ناڕەزایەتی، ئێعتساباتی کاریگەری بە تایبەت لە ئیتالیا، لە ئیسپانیا، ئێعترازاتی عمومی لە ئاڵمان، نازانم بێژم لە کوێنە، لە ئینگلیس ملیۆن ملیۆن نەفەر هاتوونە سەرجادەوە ئێعترازیان کردووە بەم جەنایەتەوە ئیمریکا بەناو ئیسرائیل و بەدەسەڵات دارەتی نەتەنیاهو کردوویەتی. ئێمە ئەم تەرحێکە فقط و فقط بۆ پایداربوونی ئەو ئەوزاعەوە ئیسرائیل گەرەکێتی. ئەگەر تائیسە نەیتوانیوە بە شێوەیەکی پایدار بمێنێتەوە موەقەت بووە و ماوەی شەڕی کردووە و ئەم 77 ساڵە ماوەیە پاشەکشێ کردووە، چۆن ئیسە گەرەکی زۆر قانونی بە پشتیوانی ئەم وڵایەتە جەنایەتکارانە و هاودەست و شەریکی خۆی ڕسمیەتێکی قانونی بابەمە کە مطمئنەن جەهان ما قبوڵ